الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، خوشكو برابر ريزكان، حزكم أمرو لو تاري أمرو ما نباسي آدابي قشت كردن بكين، آدابي سفر وسيران. يكم زور قرنجا إنسان بو حركة وكردويك كأيكا نيتي خوي باكاتو. نيت زور مهمة بالريزان، نيت زور جار كردويكي آسايي كخلق أيكا وحسابي بوناكا أي قوري بوتوي إيمان دار بعبادتك زور قوري لواني باداشتك زور قوري لسر ورقري بتخاطة بهاشتو. السكاري وهي هر زور آساية أيش أوي بونمونا أودان بحيوانك بونمونا لا داني آزارك لسر ريقا تصوركي وكباسيكين أويك أبيت معي أويك تاوان بارك زور تاوان بار كجناح بارك في غمري خاص الله سن ببغيك لبغاي بني إسرائيل يا أبا. بغي يعني داوين بيس، يعني كسيك إيشي داوين بيسيا ببارة داوين بيسيك خاي تعالى لبر خاطري أويك أو كسا أزارك لسر رجاي خلق هذا يان وكو بزيبة توتكيا كاديتوا آبي بودرهن لبيريت خاي تعالى سفاس يكاو لي خوش وأي خاطر باشت إخو أو كار الزور كس أيكا هروكو بلي نيتي لقلانية بلام تو كما دام نيتت لقلاياتي أبي بعبادته زور قرنجا في غمري خوش بسمان صلى الله عليه وسلم أفرمي إنما الأعمال بالنيات. عمل كان حرهم ببين نيت باداش دريتو لسك هيا دي بود جمعة هيش نيتك نية وباداشي نادريتو هروكو شون بلي مل أنا أجاي لي وحسابي بوناكا وك خلق الرابع جمعة من شتم بجمعة أروك أوديه وك ونايك فرزك لفرزكاني خوا جيبجيك ركنك لركنكاني إسلام جيبجيك. أو نية زور مهمة. جاء شون بو سفرة حتى نهابو أوي كراب واري أما حيتش نكنيت بل كل وانا جاري ويا قناع بارج بلام أقر بو أول بتشيكا خوا أمريكا إنسان بسر زويا بقرية قل سيروا في الأرض فانظروا بقرين بسر زويا تماشاكا لشي تماشاكين خوايا أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت. تماشاي حيوان تماشا أوهم حيوانة أوهم شتيك أيبيني خواي پروردگار أفرمي تماشاي وشتركن بس تماشاي وشتركن زان شون خلق كراو برو بخيونو لسي برو دراستك تماشاي آسمان كان شون برز بوتوا يما أم سقفا كإيسل جيرياي كلوانية سيبا بيزبي بيري لبكرات شن بايي بوكراو وبتو وشيشي باش وشمنتوي باش أو جايبرين لجيريا دانشي أي تماشاي آسمان كان شون خواي تعالى دروسي بس بيري لبكرات. أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت. تماشاي شاخة كان شون خواي شقان دويتي بس بيري لبكرات. وإلى الأرض كيف سطحت وتماشاي زيب كانت شون خوا آوا تختي كردوا بس رياديتو أروي مع العلم وكو أوتريت لرأيك كزاوي خري شيء الكيشة الله مخواي قربوا منو تو تختي كردوا فرشيك بس رياديك بيأوي هستي كيرك يتدبير كروا لحمو دار ودرختكان لحمو أو قلانيك هلال سوريك أيبيني لحمو أو هريزو أو حموش جوانك أيبيني حمو يبوتو عبادته خوايا أوانيك تو ناناس يا خو يل أكن يا بحواسن خوايا أوانيك تو ناناسن
یا خۆ گێل ئەکەن یا بێحەواسن ئەگینا سەیری باغێکی گوڵکەن تەماشایەکی بە عەقڵ و دڵکەن لێی ورد بنەوە لە ئەو سەنعەتە کێ ئەڵێ زادەی خۆ تەبیعەتە نەروە لە خۆیەوە دروست بووە چی ئەڵێ مەگەر کەسێ بێعەقڵ ئەوانەی کە ئیدعای عەقڵەکەن ئەو بێعەقڵانە نەبێ ئەڵێن لە خۆیەوە دروست بووە ئەگینا بە حەیاتی شتیوا لە خۆیەوە دروستە دووهەم شت خۆشەویستەکانم کە ئێمە ئەچین بۆ سەیران و سەفرە زۆر گرنگە پارێزگاری لە ژینگە بکەین ژینگە پارێزی ئیشی ئینسانی مسلمانە ئینسانی مسلمان هەوڵ ئەدا دوای ئەوەی خوای تەعالی ئەم دەشت و دەرە جوانەی بۆ دروست کردو و ئاواز ڕازاندێتیەوەی ئەو ئیفسادی نەکا ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها تۆی ئیماندار قەت ناڕۆی شتێکە خوا جوانی کردێت و خراپی کرد قەت ناڕۆی دوای ئەوەی کە لەو شوێنە تۆ لەزەت ئەبینی چێژ ئەبینی هەوای پاک هەڵەمژی دوای ئەوەی قاپە سەفەریەکانت کە بردتە کە بەداخەوە زۆربەی خەڵک قاپی سەفەریەکان سفرەی سەفەریەکەت دەبە ئاوەکانت هەروە هەر هەمووی فڕەدەیت و جێ بێڵیت و بێیتە ڕێوە واللهی خۆشەویستەکانم ئینسانی مسلمانی ڕاستەقینە ئەگەڕێ بەسەر ماڵ و مناڵ و خێزانەکە پیان ئەڵێ یاڵڵا هەرچی لەم ناوەکەوتۆ کۆیکەنەوە عەلاگەیەکی ڕەش دێنێ ئیکاتە ناوی لەوێ فڕی نازە ئەیهێنێتەوە وەکو چۆن بردوێتی ئاوا ئەیهێنێتەوە لە بەردەمی ماڵی خۆیاندا ئەنە بۆی شارەوانی عەزیەت نەخۆن بەیانی هەر هاتن لێوە هەڵی یا هەڵێگرێ ئیخاتە شوێنێک کە شوێنی هەڵگرتنی خۆیەتی بۆ عەزیەتی شارەوانی نادا ئەوەیە سیفەتی ئینسانی ئیماندار هەروەها تێک نەدانی ژینگە ئەوەیە کە ئازا یعنی کەوات دار و درەختێک نەبڕی کە دیمەنی جوان کردوتەوە نەیشکێنی ئاگری پێوە نەنەی هەروەها بەزەی هاتنەوە بە حەیواناتە حەیوانات دیمەن جوانەکەن ژینگە پاکەکەنەوە نابێت لە خۆڕایی عەزیەتیان بدەیت یاخوا پەناماندا بیان کوژی لە هیچ و پێچ خۆڕایی بەبێ مەبەستێکی شەرعی دروست نییە بەڕێزان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم زۆر جەخت دەکاتەوە لەسەر ئەوە لەناو ئەسحابەکانیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمەی تەئکیدی کرد کەوا ئازاری حەیوان نەدەن چێ ئازاری ئەم حەیوانی داوە باسی ئەو کابرایەمان بۆ ئەکات کە ڕۆژێکیان وەکو باسم کرد کابرایە گوناحبار تاوانبار بەڵام تووتکێک ئەبینێت زۆر تینوێتی زوان ئەخشێنێتە زەویە لە نزیکی بیرێکی ئەو دوای ئەوەی خۆی ئاوی خوارد و دەرچوو ئەو دیمەنەی بینی لەبەر خاتر ئەوە دابەزی جارێکی تر ئاوی وە پێڵاوەکانی خۆی دەرکرد و کردێ دەمی ئەو تووتکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی خوای تەعالی سوپاسی کرد و لێی خۆش صحابەکانتیان ئەی پێغەمبەری خوا بۆ یعنی لە حەیوانیش ئێمە ئەجرمان دەست ئەکەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی في كل كبد رطبة أجر فەرمووی هەموویان لەبەرێک کە تۆ خزمەتێکەی تەنانەت هەموو درەختێکیش خۆی بۆ خۆی جاری وهەیە ئاوێ دەی هەر خۆی بۆ خۆی ئەویش ئەجرە هەمووی ئەجر و پاداشتی لەسەر إن الله كتب الإحسان على كل شيء في غمرة فرمز الله خوای تعالی چاکی و چاکسویستی لە هەموو شتێکان نووسیوە فەرزی کردووە لەسەرمان کەوا لەگەڵ لە هەموو شتێکە چاکویستی لە هەموو کاروبارێکمانە چاکویست بین بۆیە نابێ ئازاری حیوانات بدەین نابێ بیان ترسێنی لادانی ئازار لەسەر ڕێگاکان رسول الله صلى الله عليه وسلم فرمي إيمان هفتا أو نبشر برزكي يعني برسترين بشي إيمان وتني لا إله إلا الله نزمترين يعني تماشاكا لا إله إلا الله چن مزنة بلام بشيك لبشكاني إيمانيش لقل أوياك لا إله إلا الله برزكيتي لبشكاني إيمان بلام لا داني آزارك لسر ريقاي خلقيش بشيك لإيمان وهروها حياة وشرمش بشيك لإيمان أما ومن بيكا كوا أجر برديك من بيني لسر ريقايك آزاري خلق سياري بسرعة يفرق بين لجيري دات شو آزاري خلق بدا شوني كسيك بشكيني شاوي كسيك آزار بدا تولاي أبي أما خوي بخوي عبادة خوش السكان هروها لاداني دركو دال هروها لاداني باشماوي كساني كتريش يعني أمريت الشوينية تماشاكي كسيكي نا مسؤول كسيك حسب بالبرسياريتي ناكا شتي فرداوة توكوية كيتو يتناو علاقة
یەکێکی تر لەوانە خۆشەویستەکانم لەو ئادابانە پارێزگاری لە نوێژەکان لە کاتی خۆیان زۆر گرنگە تۆ طبعا ئەوە ڕۆژانی جمعە ئینسانی ئیماندار ئەگەر بزانێت جمعەکەی ئەڕات ولا شوێنێکە مزگەوتێک نییە لە سەد یەقینی هەبێت کە لەوێ جمعەکە هەرگیز ڕۆژی جمعە دەرناچێت لەمە هەرگیز مادام زەڕێ ئیمانت هەیە دەرناچی لەمە چۆن نەوێ دەرچیت لە ڕۆژی جمعەیە کە ئەزانی جمعەکە تەفەوتێ لەبەر خاتر گەشت و سەیران کە لە کاتێکات تۆ هەموو ڕۆژی ئەتوانی ئەوە بکەیت لە کاتێکات تۆ کردوتە هەلەو هەفتەی پێشوە هەموو خەڵکە نەچوو ئەم ڕۆژ بچین من بیرم دێت تەمەنم ئەوە تا ئێستا یعنی ئێمە لە ژیانمانە لەگەڵ باوکمانە جارێک دەرچینەتە دەرەوە یەقین ناخۆ معقولە هەموو ڕۆژێکی عوتڵە بێت جمعە بێ ئەبێتۆ دەرچی ئەمە یعنی چی ئاخر ناوێنن چی بەس پێم بڵێ ئەمە بە چی قیاسێک بە چی والله لەزەتی تیان نەماوە تەنها گوناح نەبێت والله ئەو عیبادەتەی ئیسا تۆ ئەگەر هەموو لە ساڵێکە 4 جار بچی بۆ عومرە ئەو کەسانی وا لە ساڵێکە 4 جار ئەچن بۆ عومرە بۆ ماڵی خۆش لەزەت لە ماڵی خوا نابێن ئەوە نەباشە تۆ کە چووی لەوێ چێژ ببینی ساڵی جارێ 2 جار على الأقل 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ کە بڕۆی لەوێ چێژ ببینی بەڵام تۆ ئەوانەی کەوا و قافڵە ئەمەن و دێن ئەوانە لەزەت نابین حتا ماڵی خوا لە ماڵی خوا لەزەت نابین هیچ شتێکیش کە تۆ لەبەر خوا نەوێ نەچیت باشە ئێستا فرە ئێبرا بەم شێوەی کە خەڵک ئەیکا ئێستا بەڕاستی ئەمە هیچ معنایەکی نییە بۆیە پارێزگاری لە نوێژەکان زۆر گرنگە ئەگەر ڕۆژی جمعەیش نەبێ یان لە دوای جمعە چووی ئاگات لە نوێژەکان بێ نوێژی عەسرت هەروەها ئەگەر مەغریب مایتەوە مەغریب هەروەها عیشا ئاگات لێی بێ ئەگەر ئەوەندە دوور نەبی لە ماڵەوە کە شوێنی قەسر بێ یعنی مەسافەی قەسر بێ نوێژیش نابێ قەسر بکەی بەس ئەتوانی جەمع بکەی بۆیە ئینسانی ئیماندار مهمترین شت لە لای ئەوەیە کە لە شوێنێکا بێت دەست نوێژەکەی بگرێت بە ڕێکوپێکی و نوێژەکەی بە ڕێکوپێکی بکە و ئاگای لە قیبلە بێ و ئاگای لە کاتەکانی نوێژ بێ ئەمە زۆر بۆ ئینسانی ئیماندار گرنگ بێ هەروەها یەکێکی تر لە ئادابەکانی سەفرە خۆشەویستەکانم التزام بە جلوبەرگی ڕێکوپێک ژن و پیاو والله ڕێزم هەیە من يعني نازانم بڵێم چی خەڵکانێک هەیە ئەمڕۆ بە سێچارەک و بە شۆرت و ئەمانەوە زەلامێکە لە پیاوان هەر ئەوە نییە مەز ژن بێ يعني پیاویش هەیە التزام بە ئادابی شەرعیەوە ناکات بە ناوی ژن و مناڵ و ئەمانە وەڵا نازانم چۆن يعني هەنێ شت هەیە زۆر بێ شەرمانەیە زۆر ئەوە طبعا ئافرەتیش پێویستە التزام بە ئافرەتی ئیماندار پێویستە التزام بە ئادابی لیباسی شەرعیەوە بکە و ئەبێ خۆی بپارێزێ لە گوناح و نەیەلێ خەڵک عورەتی ببینێ ئەبێ خۆی بیکە خۆی والله بەر لەوەی پیاو پێی بڵێ ئەو ئافرەتە ئیماندارە خۆی بیکە بەر لەوەی پیاوەکەی پێی بڵێ جا ئەگەر پیاوەکەیشی پێیوت ئەو کاتە إن شاء الله هەر ئەجری دەسەکەی بەس قەت وەکەوە نییە خۆی بیکە و پێویستیشە لەسەر پیاوان کەوا نێلن ئافرەتەکان و خێزانەکانیان ڕوود بن بیبن خەڵک تەماشای وەک عەرزی ئەزیائی جاران بوو کۆمەڵێ خەڵک دانیشت و ژنێک هات بە بەردەمیانە هاتووە چون ئەمڕۆ وای پێ هاتووە وای پەروەردگار لە قورئانی پیرۆزا فەرمێ ئەی بەنی ئادەم یا بەنی ئادەم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم الريش ئەوە ئێمە جلوبەرگێکمان بۆ دابەزاندن کەوا عورەتتان دابۆشی جوانتان کاتەوە زینەتێ بێ بۆتان بەڵام خەڵکێ ئەم زینەتی خوای پەروەردگار ڕەدەکاتەوە داواکارم خوای تەعالی بخاتە ناو جوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە هیدایەتمان بدا دامەزراومان بکە یا ڕەبی خوایە لە گوناح بەدوورمان بگری یا ڕەبی خوایە شتێک نەکەین تۆ پێ ناڕازی بی یا ڕەبی خوایە دامەزراومان بکەی لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە وڵاتمان پارێزراوکەی لە هەموو شەڕ و شۆڕێک لە هەموو خراپەیەک یا ڕەبی خوایە ئەمن و ئاسایش بەرقەرارکەی لە هەموو وڵاتانی ئیسلامە یا ڕەبی خوایە بۆ خاتە ناو جوانەکانی خۆت برایەتی و تەبایی و خۆشەویستی لە نێوانی هەموو چینەکانی ئەم گەلەمانە دروست بکەی یا رب العالمین خوایە کار بەدەستانمان ساڵح و دادپەروەر بکەی یا ڕەبی هیدایەتی گەنجەکانمان بدەی ماڵ و مناڵمان ساڵح بکەی ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون برا عزیزەکانم یەکێکی تر لە ئادابەکانی سەفرە ئاگاتان لە قەرەباڵەخی و تێکڵاوێکی ناشەرعی بێ برا عزیزم برای خۆشەویستم شریعەتی پیرۆزی ئیسلام ڕێگا نادا ژن و کچت و ئەمانە تێکەڵ حتا بە ئامۆزایش بن حتا بە ئامۆزاش بێ حتا بە پورزایش بێ
ئەو تێکەڵە ناشەرعیە ئەو ڕەش بەڵەکە کە ئەکرێ دروست نییە. خوای تعالی ئەوەی پێ ناخۆشە، خوای تعالی پێی ڕازی نییە. ئیتر کێ ئەمری خوا جێبەجێەکە ئەبێ ئەوە جێبەجێ بکە. کێ خۆی بە مسلمان ئەزانێ بە ئەهلی مزگەوت ئەزانێ کە شەوانی قەدر 3-4 کەس بە یەکجا هاتن بۆ مزگەوتەکان، بەڵام ئێستا بڕۆن لەو دەشتە لە ڕەش بەڵەکا و ژن و کچیان بەنە دەست خەڵکیەوە. واللهی نازانم ئەم دینداریەتیە لەگەڵ ئەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی علاماتی آخر زمانمان بۆ کە لە علاماتی آخر زمان ئەڵێ کەسانێکەیە یەک زەڕە غیرەتیان نییە، یەک زەڕە غیرەت. سوار سەر جەبل ئەڕۆنە بەردەم مزگەوتەکان ئەچن بۆ نوێش بۆ مزگەوتەکان، یەک زەڕە غیرەتیشیان نییە. بەهەشت بە چاو نابینن. پێغەمبەر فەرمێ باس سوار سەر جەبل یعنی سوار سەیارە بن. سبحان الله 1400 ساڵ بەر لە ئیسا پێغەمبەر وای فەرموو دێن بۆ مزگەوت، بەڵام زەڕە غیرەتیان نییە. ئەوەشی غیرەتی نەبێت ناچێتە باشتر. خۆت بپارێزە لە مۆسیقای حرام، لە گۆرانی حرام. خۆت بپارێزە لە هەر یاریەک لەوێ کە ئەکرێ قماری تیابێ. نابێ ئینسان غافڵ بێ لە ذکری خوای پەروەردگار. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ ئەلا بذکر الله تطمئن القلوب. والله تەنها بە ذکری خوا دڵان مرتاحە بێ، دڵان ئیسراحەتەکە. بەخوا لە یاری حرامە، لە گۆرانی حرامە، لە مۆسیقای حرامە، والله ئەوە هیچ خێرێکی تیان نییە، لە شەڕ زیاتر. کاتەکانت لەو دەشتە بە تەسبیحاتی خوای پەروەردگار بەسەر ببە، بە بیرکردنەوە لە عەزەمەتی خوای پەروەردگار و لە بیرکردنەوە لە ئەو هەموو نعمەتەی خوای پەروەردگار کە خوای تعالی پێمانی داوە و دوعا بکە. خوای تعالی لە سورەتی ئالی عیمران فێرمانەکە ئینسانی ئیماندار چۆنە إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. لە دروستکردن و بەدیهێنانی ئاسمانەکان و زەوی و گۆڕینی شەو و ڕۆژ کە شەو دێتە سەر ڕۆژ و ڕۆژی دێتە سەر شەوە، ئەمە هەر هەمووی بەڵگە و نیشانەی گەورەن لەسەر عەزەمەتی خوای پەروەردگار. بۆ کێ؟ بۆ ئەوانەی خاوەن عەقڵن، ئەوانەی کە الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم، ئەوانەی کە دائما ذکری خوا ئەکەن و یادی خوا ئەکەن بە پێوە، بە دانشتنەوە، بە هەڵاژان و ڕاکشانەوە. ويتفكرون في خلق السماوات والأرض، وبير لا خلق آسمان كانوا زوي أكنوا ألين ربنا ما خلقت هذا باطلا. پروردگار من هرگیز تو أمد ببيهودو بپوچیو ببطالی درست نکردو يا رب العالمين. سبحانك پاکو بێگەردی بۆ تۆ يا رب العالمين. ئێمە پاکو بێگەردی تۆ ئەکەین، داوی کە بێدینەکانی دەنەپاڵی تۆ. فقنا عذاب النار. ئێمە تەسبیحاتی تۆ ئەکەین دەیخوایە تۆش ئێمە بپارێزە لە ئاگری جەهەنەم. کۆتایی ئادابەکان خۆشەویستەکانم ڕەوش جوانی لەگەڵ هاوڕێ و دۆستان و لەگەڵ ئەوانەیە کە بەیەکەوە چن. طبعا ئینسان ئیماندار هاوڕێتی کەسی خراپ ناکات، دائما کەسی باش لەگەڵ کەسی باشە دەرەچی، و ئەگەر لەگەڵ ماڵ و مناریشتا دەرچی ئەوانیش هەر ڕەفیقن، فەرقی نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ باشترین کەسان ئەوەیە کە لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان باشە، شدبەت و ڕەبوون نابێ، بە ڕەوشتی جوان ئەبێ، معاملەی جوان. طبعا لە سەفرەکەم و کورتی ڕۆدا شتیان لە بیرە چێ ماڵ و مناڵ تۆ نابێت و ڕەبی، ئەبێ بە نەرمی، ئەبێ بە جوانی، بە ئەو پەڕی ئەخلاق جوانی تعامل بکەیت و هاوکاریان بکەیت لە هەڵگرتنی پێویستیەکانی سەفرەیە و هەروەها مراعاتی پیاوە پیرەکان و پیرێژنەکان بکەن و ئەوان جێمێڵن لە ماڵە و ئەوانیش دەشت مادام حەد بۆ دەرەوە دەرەچن، ئەوانیش لە تۆ زیاتر پێویستیان بەو دەرچوونە هەیە و قەت بەرامبەر بە هیچ کەسی، حتا بەرامبەر بە مناڵێکیش بێئەدەبی مەکە و قسەی غەڵەت مەکە، بەڵکو خوای پەروەردگار ڕەحم بەگشتمان بکە.